هاوڕێیانی پامی ڕۆژ خۆشحاڵم کە لە دەرفەتێکی تردا و لە جێگەیەکی دیکەی ئەم هەرێمی کوردستانە گەشتمەوە بە ئێوەی خۆشەویست. ئەمڕۆ هاتووم بۆ دۆڵی ئالانە لە گوندی شارسینە کاک مسلیمی لەیە. کاک مسلیم تەمان ماشەڵڵا دەنگێکی خۆشی هەیە. حەزم کرد ئەمڕۆ تایبەت بە بەرنامەی پامی ڕۆژ چاوپێکەوتنیی کورتی لەگەڵا بکەم. کاکە مسلیم سلام علیکم. السلام ورحمة الله. کاک مسلیم تۆ زانی الحەمدولله خەڵکێکی زۆر دەنگی تویان زۆر بەدڵە، زۆر پیان خۆشە، پیان وایە دەنگێکی ئارام و دەنگێکی زۆر ساکنت هەیە. ئەوە بۆ قورئان خوێنیش زۆر گرنگە. ئەوە چاکەی خۆی گەورەیە بەسەرمەوەیە کە خۆی گەورە و بەهرەی دایتە من کە دەنگم خۆشە، لۆی دایتم کە خزمەتی ئەو دینەی پێکۆم ئینشاءالله. ئێمە حەزەکەین ئێستا گوێمان لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. من أعرض عنه فإنه يحمل يوم القيامة وزرا خالدين فيه وساء لهم يوم القيامة حملا يوم ينفخ في الصور ونحشر المجرمين يومئذ زرقا يتخافتون بينهم إن لبثتم إلا عشرا نحن أعلم بما يقولون إذ يقول أمثلهم طريقة إن لبثتم إلا يوما ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا فيذرها قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا يومئذ يتبعون الداعي لا عوج له وخشعت الأصوات للرحمن فلا تسمع إلا همسا يومئذ لا تنفع الشفاعة إلا من أذن له الرحمن ورضي له قولا يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون به علما وعنت الوجوه للحي القيوم وقد خاب من حمل ظلما ومن يعمل من الصالحات وهو مؤمن فلا يخاف ظلما ولا هضما وكذلك أنزلناه قرآنا عربيا وصرفنا فيه من الوعيد لعلهم يتقون أو يحدث لهم ذكرا. کاکە مسلیم بە کاتە زۆر نەگرین، حەزەکەین جۆمان لە سرودێکیش بێ بە دەنگی تۆ. ئەی لاوینە ئەی گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە ئەی لاوینە ئەی گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە هەر یاسایەکی دەست کردە پاش ڕۆژی گریە و شینە پاش ڕۆژی گریە و شینە ئەی گەنج بگرە ڕێگەی قورئان ڕێی بەهەشت و ڕێگەی ئیمان ئەی گەنج بگرە ڕێگەی قورئان ڕێی بەهەشت و ڕێگەی ئیمان تا ڕزگار بین لە بادبەختی بگاینە فیردەوس و ڕەیان بگاینە فیردەوس و ڕەیان ئەی لاوینە ئەی گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە ئەی لاوینە ئەی گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە هەر یاسایەکی دەست کردە پاش ڕۆژی گریە و شینە
پاشە ڕۆژی گریە و شینە لاوی و لە خۆشی و ڕابواردن بەردەوام نابێ وریابن لاوی و لە خۆشی و ڕابواردن بەردەوام نابێ وریابن ڕۆژێ دێ لە پڕکۆچ داکەین نۆش دەکای شەڕابی مردن نۆش دەکای شەڕابی مردن ئەی لاوی نای گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە ئەی لاوی نای گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە هەری یاسایەکی دەست کردە پاشە ڕۆژی گریە و شینە هەری یاسایەکی دەست کردە پاشە ڕۆژی گریە و شینە با هەر زیاد کا هێزی دۆژمن حکوم کاگر و ئاسن با هەر زیاد کا هێزی دۆژمن حکوم کاگر و ئاسن هەرێ سەدای بانجی ئیسلامە لە گوێمانە هەتا مردن لە گوێمانە هەتا مردم ئەی لاوی نای گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە ئەی لاوی نای گەنجینە تەنها ئیسلام ڕێگەی ژینە هەری یاسایەکی دەست کردە پاشە ڕۆژی گریە و شینە پاشە ڕۆژی گریە و شینە